نەمانتوانی و بەشداری بکە بەڵام دەکرێت بە مەبەستی هەماهەنگی و یەکخستنی بۆچوونەکانیان سەبارەت بە گەنجان و لاوانی هەرێمی کوردستان لیژنەی هەماهەنگی ڕێکخراوەکان کە نوێنەرایەتی 12 لا ڕێکخراوەکانی لاخۆ گرتبوو لە شاری هەولێر کۆبوونەوە. دۆخی ئابووری هەرێمی کوردستان لە بارودۆخێکی خراپدایە کە ئەمەش کاریگەری زۆری کردوتە سەر لاوان و دەرهاویشتەی خراپی لێکۆتۆتەوە وەکو کۆچکردنی لاوان و گەنجان کە ئێستا بە شێوەیەکی خراپسەری هەڵداوەتەوە بەپێی ئامارەکان بە نزیکەیی 15,000 گەنج یاخود بڵین لاوان کوردستان کۆچیان کردووە ئەمە تەنها لە ساڵی 2020دا. نەبوونی دەرفەتی کار کە ئەمەش پێویستی بە هەمواری یاسا هەیە کە لە پەرلەمانی کوردستان بە جۆرە کۆمپانیەکانی کەرتی تایبەت پانبەت بکرێن گرنگی زیاتر بە گەنج و لاوان بدرێت بۆ ئەوەی هەلی کاریان بۆ بڕەخسێنرێت. و هەروەها بەرزبوونەوەی ڕێژەی بەکارهێنەری مادی هۆشبەرەکان لەلایەن لاوانی کوردستان بەراورد بە ساڵانی ڕابردوو بە ڕێژەی لە سەداسی زیادی کردووە ئەم ئامارە تەنها ئیساڵی 2020 بەهۆی بوونی هۆکاری سیاسی و ئابووری وای لێ هاتووە هەستی نیشتیمانی لای لاوان بە لاواستر سەیر دەکرێت لە ئێستادا. بەڵام پێویستە سەرجەم لایەنە سیاسیەکان هەوڵی جدی بدەن لە سەرجیاکردنەوەی نیشتیمان و حکوومەت و سیاست. ئەندامێکی سنتەری پەرەپێدانی لاوانیش باز لە هەنگاوەکانی داهاتوویان دەکات بۆ باشترکردنی دۆخی لاوان لە هەرێمی کوردستاندا بە تایبەت کۆچی گەنجان کە هۆکاری سەرەکی دەگەڕێتەوە بۆ بێکاری و نەبوونی دەرفەتی کار. ئەوڕۆوەکو ڕێکخراوەکانی لاوان لە باشووری کوردستان سەرجەم بە هەموو ئایدیاکان و بە هەموو پێکاتەکان و بە هەموو حیزبە سیاسیەکانیشەوە کۆبووینەوە لەسەر پرسی گەنج و لاوان لە هەرێمی کوردستان قسە بکەین لەڕێی بەیاننامەیەکەوە ئەو داواکاریانەی کە ئێمە وەکو لاوان هەمانە کە نوێنەرایەتی چینی لاو دەکەین لە هەرێمی کوردستان نووسیمان لە هەنگاوی داهاتوودا پشت بەخوا بەنیازین سەردانی لایانی پەیوەندیدار بکەین هەروەها لە کەمکردنەوەی کرێکاری بیانی لە هەرێمی کوردستان ڕێگریکردن لە هێنانی کرێکاریش بە هەمان شێوە چکە گەنج و لاوێکی یەکجار زۆرمان هەیە لە هەرێمی کوردستان کە بێکارە دەمانەوێ هەنگاوی یەکەم خستنە سەرکاری گەنجان و لاوانی هەرێمی کوردستان بێت. لە ماوەی دەسەڵاتی حکومڕانی کوردیدا یەکێک لەو چین و توێژانەی کە لە هەرێمی کوردستاندا فەرامۆش کراون لاوانن هەر ئەمە ژوای کردووە زۆرترین گەنج بۆ ژیانێکی شایستە ڕێگەی هات و نەهاتی هاندەران بگرێتە بەر و بەشێکیان لەو پێناوەدا بوونەتە قوربانی لە ناوەخۆشدا هەر کاتێ داوای ماف و ژیانێکی ئاسایی دەکەن یا بەگولە دەکوژرێن یاخود دەستگیر دەکرێن و بە تێکدەر و دەستی دەرەکەی تاوانبار دەکرێن و زیندانی دەکرێن. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.